وەکو بڵین ئەوانە عشابن ئەوانە بە دەست دروست ناکرێ سروشتە و تەبیعیە خەڵکانێک دەچن لە چیای لێ دەکەنەوە و با بڵین لە باخچە و مەزرعە و چتیوا لێ دەکەنەوە و خاوێن دەکرێتن و ئیدی لە گونیای دەکرێت و دێتە ئێرە ئێمەش لێرە دەیفرۆشین. مێخەکمان هەیە لە بۆ ژانە ددان بەکاردێتن و بۆ خۆشی بۆ ئەو شتانە و بۆ بەهاراتیش بەکاردێت تام و بۆنی بەهارات خۆش دەکە گەر بێ بە درشتی چەنەوەک لەگەر یەک تێکەڵیکەی تام و بۆنی بەهارات زۆر زۆر خۆش دەکات. بەهارات گرنگێکی زۆر زۆری هەیە. یەک لەوانە میسال هەموو شتەکان تەبیعینە ئۆریژینەڵن لە شتی تەبیعی دروست دەکرێتن. زۆر لەقمان هەیە تا لە بازاڕیش وەکو بەهارات زۆر شتی گرنگمان هەیە. ڕاستەکە ینی مامیلی ئێمە شێ و مشتری خۆمان هەیە بەڵام کە دێن ئێرکانە ئێستا کە زۆربیان بوویتە دیلیڤەری ئەو شتانە لە ماڵۆ پێیان ناکرێت بێنە دەرێت چکە بۆی سەرچاوی زۆر گرنگکە بەهارات شتی و عین ئیسفادەی زۆری هەیە. بەشی فراکەوتن هەم نۆژەن کراوەتەوە هەمیش فراوان کراوە. ئۆکسسیجینەکە مەرکەزیینە بۆ ئێستا مەرکەزیە. لە سیستەمی چاودێری پزیشکەکان بەرامبەر بە نەخۆشەکانەوەی کە مێزێکی کراوەمان داناوە بۆی کە بەردەوام چاودێری بکەن. بێدەکان هەموو بێدی تازان هەمووی ئۆکسسیجینی مەرکەزی بۆ دانراوە لە ڕووی ڕووناکی و قاعەکەەوە ڕێکپێک و زۆر پاکخاوێن دروست کراوە. بێگومان لە سەرەتای تەواری ڕانیە 4 بێت بووە ئێستا کردومانە تا 8 بێت بۆ خزمەتکردنی زیاتری سنوورەکەمان. هیوادارین هاوڵاتیان ئیشیان بە خستخانە نەبێت بەڵام لە هەر حاڵەتێکی کتوپڕ لە ئەمڕۆ سەعات 12ەوە تەواری ڕانیە بەکراوەیی دەبێت لە خزمەت هاوڵاتیان دەبێت. I'm used to perform on the streets in Alexanderplatz, a performance with the football ball and the hat. And it's kind of dancing, acting with the ball, which is my passion, like acting and playing, doing tricks with the ball. Ich mache elektronische Musik auf der Straße und produziere elektronische Musik auch zu Hause. Musik bedeutet für mich freies Schaffen, freie Kreativität, mit mir selber in Kontakt kommen und Spaß, Freude, Inspiration mit anderen Leuten teilen. Ich mag es mit der Straßenmusik total Leute zusammenzubringen.